ئەردۆغان بە پاشماوە و شانە نووسوەکانی داعش ئارامی لە عێراق و سووریا تێک دەدات. دوای چەند ساڵێک لە کۆتایی هاتنی داعش لە عێراق و سووریا، جارێکی دیکە دەوڵەتی تورک دەیەوێت داعش لەو دوو وڵاتە زیندوو بکاتەوە و ناوچەکە بخاتە ناو ئاگرێک کە سوتەمەنیەکەی گەلانی عێراق و سووریا بە تایبەتیش کورد و ئێزیدیەکان و مەسیحیەکان بن. بەڵگە و هەنگاوەکانی دەوڵەتی تورک بۆ زیندووکردنەوەی داعش زۆر و ئاشکران، بەڵام کۆمەلگای نێودەوڵەتی و وڵاتانی ناوچەکە چاویان لەو پاڵپشتەی ئەردۆغان پۆشیوە، وەک ئەوەی بڵێت ئەوانیش نایەنەوێت داعش کۆتایی بێت و ناوچەکە ئارامی بەخۆیەوە ببینێت. ئەفرین و سەرەکانی و گرێسپی و بەشێک لە حەلب کە لەلایەن دەوڵەتی تورکەوە داگیر کراون بوونەتە شوێنی گەرای چەتەکانی داعش و دووبارە سەرهەڵدانەوەیان. دەوڵەتی داگیرکەری تورک بە بەرچاوی ئەمریکا و فەرەنسا و بەریتانیا و رووسیاوە ئەو ناوچانەی کردووەتە مۆڵگەی چەتەکانی داعش و لەوێوە ناوچەکانی دیکەی سووریا و عێراق و لیبیا و وڵاتانی دیکە بڵاوەیان پێدەکات و کاری تیرۆریان پێ ئەنجام دەدات. هەوڵە بێوچانەکانی دەوڵەتی تورک بۆ ڕزگارکردنی کەسوکاری چەتەکانی داعش لە زیندانی حەسەکە و کامپی هۆڵ تەنها ئامانج لێ زیندووکردنەوەی گروپە چەتەکانی داعشە و لە ماوەی چەند ساڵی ڕابردوو شکست بەدەیان هەوڵی ڕاکردنی چەتەکانی داعش لە زیندانی حەسەکە هێنراوە کە دەوڵەتی تورک نەخشەکەی بۆ داڕشتون. ئێستا هەزاران سەردەستە و چەتەی داعش لە نەخۆشخانەکانی تورکیا چارەسەریان بۆ دەکرێت و دوای چاکبوونەوەشیان ڕەوانەی عێراق و سووریا و وڵاتانی دیکەیان دەکات. بەشێکی دیکەشیان لە هوتێل و شوقە و ڤێلاکانی ئەو وڵاتە دەحەسێنەوە و لە کات و شوێنی پێویستدا بەکاریان دەهێنێت. بەشێک لە سەردەستەکانی داعش ڕۆژانە لە میدیاکانی تورکیا و ئاکەپەوە چاوپێکەوتنیان لەگەڵ دەکرێت و هەڕەشەی داگیرکردنی خاکی عێراق و سووریا دەکەن کەچی تا ئێستا حکوومەتی عێراق و سووریاش لەسەر ئەو چاوپێکەوتنانە هیچ هەڵوێستێکی نییە. ئەردۆغان بۆ درێژەدان بە داگیرکاریەکانی لە سووریا و بە تایبەت باکوور و ڕۆژڵاتی سووریا پێویستی بە بەردەوامبوونی چەتەکانی داعشە. لەلایەک لەگەڵ ئەمریکا و ئەوروپا مامەڵەیان پێوە دەکات، لەلایەکی دیکەشەوە دەیەوێت نەخشەی میساقی ملیان پێ جێبەجێ بکات کە خەون و خەیاڵی ئەردۆغانە. دەوڵەتی تورک بە بیانووی لە ناوبردننی داعش تا ئێستاش ملیۆنان دۆلار لە وڵاتانی هاوپەیمانی دژە داعش وەردەگرێت، لە کاتێکدا ئەو دۆلارانە لە زیندووکردنەوەی چەتەکانی داعش بەکاردەهێنێتەوە. مانگی ڕابردوو میدیا عەرەبیەکان کۆبوونەوەیەکی ئەردۆغانیان لەگەڵ 8 سەردەستەی داعش ئاشکرا کرد. یەکێک لەوانە ئەبوو هەمزەی مەغریبی، یەکێک لە سەردەستەکانی داعش. لەو کۆبوونەوەیەدا ئەردۆغان کێشەکانی نێوان چەتەکانی داعشی چارەسەر کردووە کە شەڕ و ئاڵۆزی لە نێوانیاندا دروست بوو. لە عێراقیش ئەردۆغان و دەوڵەتە فاشیستەکەی کاری زۆریان کردووە بۆ زیندووکردنەوەی داعش. بەشێک لەو چەتانەی کە لەلایەن هێزە ئەمریکانەوە دەستگیر کراون دانیان بەوەدا ناو کە بە هاوکاری پەدەکە لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە دزەیان کردووەتە ناو عێراق. ئەو چەتانە ئاماژەیان بەوەش کردووە دوای گەشتنیان بە عێراق لەگەڵ شانە نووسووەکان خۆیان ڕێک دەخەنەوە و دژی سوپای عێراق و پێشمەرگە و هاوڵاتیانی مەدەنی شەڕ دەکەن. بۆ ئەوەش تورکیا هەموو هاوکارێکی کردوون. ئۆپراسیۆن و چالاکیەکانی سوپا و هێزە ئەمریکان لە عێراق و قەسەدە لە باکوور و ڕۆژڵاتی سووریا دژی پاشماوە و شانە نووسووەکانی چەتەکانی داعش بۆ ساتێکیش نەوەستاو. بەڵام ئەوان هەر کۆتاییان نەهات. هۆکارەکەشی ئەمەیە کە دەوڵەتی تورک ناهێڵێت داعش کۆتایی بێت و بەردەوام چەتەی نوێ ڕەوانەی عێراق دەکەن. ئەردۆغان و هاکان فیدان سەرۆکی پێشووی میت و وەزیری دەرەوەی ئێستا ئەندازیاری زیندووکردنەوەی داعشن و هەموو هەوڵێک دەدەن داعش لە فەوتان بپارێزن. بۆیە ئەوان پشتیوانی دارایی و چەکیان بۆ چەتەکانی داعش دابین کردووە. بە پێی دانپێدانانی چەند چەتەیەکی داعش لە زیندانەکانی عێراق و باکوور و ڕۆژڵاتی سووریا، دەوڵەتی داگیرکەری تورک لە ڕێگای هاندانی گەنجە سونەکان و گەنجەکانی خانەی نەوجەوانان لە تورکیا کە بێکەسوکارن، هەروەها ئەو پەنابەرە عێراقی و سووریانەی ڕوویان لە تورکیا کردووە ڕەوانەی ناو ڕیزەکانی داعش دەکەن تاکە هێز ئێستا ڕوبەڕووی چەتەکانی داعش وەستا بێتەوە و ڕێگری لە دووبارە زیندووبوونەوەی داعش بکات. هێزەکانی سووریای دیموکرات قەسەدە و یەپەگە و یەپەژێ کە بوونەتە دیوارێکی گەورە لە بەردەم هەوڵ و هەنگاوەکانی ئەردۆغان و هاکان فیدان. ئەوان جگەلەوەی باکوور و ڕۆژڵاتی سووریایان لەو چەتانە پاک کردووەتەوە. هاوکات هەموو ئەو پیلان و نەخشانەشیان پوچەڵ کردووەتەوە کە ڕۆژانە دەوڵەتی تورک بۆ ڕزگارکردنی چەتەکانی داعش و سەرهەڵدانەوەیان دایان دەڕێژێت.